الرحمن الرحيم. من قطابس بدشوان لقناع السامي في پزیشکی هەڵسان بە ئامادەکردنی ئەم سیمینارە کە دەربارەی The Role of Joint Mechanics and Medical Imaging in Osteoarthritis. ماش هاوتلاینەکانمانە بەشێک دەربارەی ئەو نەخۆشیە بدەین کە ناوی ئۆستیۆئارثرایتیسە. ئەو نەخۆشیە لە سەرتاسەری جیهان زۆر باوە ملیۆنا خەڵک بەدەستەوە دەناڵێنن. هەمە خۆمان پێی دەڵێن سۆفان، هەمومان جێمان لێ بووە بەتایبەت لە لەوانەیە زۆربمان کەسە بەتەمەنەکانی عایلەکانمان هەیان بوو بێ بەدەست ئازاری جونگەکانیانەوە بناڵێنن کە ئەوەش ئەگەرێکی زۆری هەیە تووشی ئەم نەخۆشیە بووبن سۆفان. ئەم نەخۆشیەش کاتێک ڕۆدەداتن کە کارتلێجەکانمان تووشی داڕمان بووبن یاخود ئێسکەکانی ژۆرەوەی کارتلێجەکانمان گۆڕانکردن تێدا دروست بووبن یاخود ئەو ناوچەی جونگەکە تووشی ئینفلامێشن بوو بێتن. و ئەو نەخۆشیە زیاتر تەئسیر لە جوێن دەرمان دەکاتن لە جونگەکانی نیس، هیپس، سپاین ئەند هادز. بەسەرەکی زیاتر تەئسیر لەو چار جونگەیەمان دەکاتن. و لە چۆرە کەسانێک زۆر باوە لەو کەسانێک کە بەتەمەنن، چونکە کە بەتەمەندا دەڕۆی یعنی لە تەمەندا چوون کڕکاکەکانمان دادەخورێتن و نامینێتن. وەروەها ئەو کەسانێک کە وەرزشوانن، وهروەها ئەوانەشی کە تووشی جوین ئینجوری بوونە. سلایدی پاشی Joints as Mechanical Systems. ئەگەر لە ڕوانگەیەکی فیزیاییەوە سەیری جوینتەکانمان بکەین تەماشا دەکەین وەکو سیستەمێکی میکانیکی کار دەکەن لەبەرەوەی تەجروبەی یعنی ئەکسپریەنسی فۆرس و مۆشن و فریکشن و پرێژەر و ئەو فۆرسانە دەکەن هەر کاتێک کە بجوڵێن. و ئەگەر لە هەر یەک لەم فۆرسانە یعنی ئەنباڵانس بیتن یاخود زۆر زیاد لە حەد بیتن بە قووەت بیتن ئەوە ئەو کاتە کارتلێجەکانمان دەست دەکا بە داڕممان کە ئەمەش دەبێتە هۆی توش بمان بە ئۆستیۆئارثرایتیس بە شێوەیەکی خێراتر. ئێستا ئەو مۆزوعانەمان هەیە کە هەموو ڕەبتی بەیەکەوە هەیە. لەناو جۆینتەکانمان هەر وەک گوتمان کارتلێج هەیە. ئەو کارتلێجانەش وا دیزاین کراون کە هەتا پێیان بکرێت ئەبزۆربی فۆرس بکەن. بەڵام ئەگەر بێت و ئەو فۆرسە یاخود ئەو سترێسە زۆر بە قووەت بیتن یعنی زیاد لە حەد بیتن لەوانەیە بەهۆی ئەوە بێ بۆ نمونە کەسەکە کێشی زیاد لە حەدە یاخود ئافرەتێکی جوجان یاخود کەسێک بێتن هەڵسان و دانیشتنی ناڕێکی هەبێ یانیش ڕیپیتیتیڤ مۆشن. ئەوانە هەموو دەبێتەوە ئەوەی کە کارتلێجەکانمان زۆر زووتر دابخورێن. وەینا بکە کە لە کاتی ڕۆیشتندا لاقەکەت یعنی کورتتر بێ یاخود درشتر بێ لە لاقەکەی ترت. ئەمەش دەبێتە هۆی ئەسیمەتریکال لۆدینگ واتە هەندێک بەشی جوینتەکانمان وی دەچی زۆر زیاتی بەبێ دەکەی لێتە هەندێک بەشی ترمان. ئەمەش لەگەڵ بەسەرچوونی کاتدا عینە دەبێتە هۆی ئەوەی کە کارتلێجەکانمان زۆر زووتر دابخورێن و تووشی ئۆستیۆئارثرایتیسمان بکات. بڵێن فۆرسز in the knee لە کاتی daily activitiesدا ئەو فۆرسێک کە دەکرێتە سەر جوینتەکانمان زۆر زیاتر دەبێتن. بۆمە لە کاتی ڕۆیشتن یاخود بەسەر قادڵمەکەوتن ئەو فۆرسێک کە دەکرێتە سەر جوینتەکانمان دەبێتە 3 بۆ 6 هێندەی کێشی لەشمان. ئەگەر نمونەیەک بینەوە لەسەر کەسێک کە کێشی لەشی 70 کیلۆگرام بێتن بمانەوەی بیکەینە وێیت دەبێت جارانی جی بکەین. هەمومان دەزانین کە جی گراڤیتیشنەل ئەکسەلەرێشنە و قیمەتەکەی 9.8 مەتر پر سەکەند سکوێرە. ئەنجامەکمان دەرەچی 686.7 نیوتن. ئەو ئەنجامەیە دەبێت جارانی 3 بکەین چونکە ئەمە دەڵێن لە کاتی ڕۆیشتندا ئەو فۆرسێکە دەکرێتە سەر جوینتەکانمان دەبێتە 3 هێندەی کێشی لەشمان کە جارانی 3 دەکەین ئەو ئەنجامە لێمان دەرەچی 2000 نیوتن. واتە لە کاتی هەر ستێپەک کە ئەتوو لە کاتی ڕۆیشتندا دەیکەی ئەوە 2000 نیوتن فۆرسەکی 2000 نیوتنی دەکرێتە سەر جوینتەکانمان. گەر بینە بەشی مەدیکال ئیمەجینگ یارمەتیمان دەداتن کە ببینین چ ڕوو دەداتن لە ناو جوینتەکانمان و ئێسکەکانمان بەبێ ئەوەی تووشی سەرجەری ببین. ئێکسڕەیمان هەیە. ئێکسڕەی بۆن ئەلاینمنتمان پیشەندا لەگەڵ جوینت سپەیس ناڕۆینگ واتە لەگەڵ دەستکبوونەوەی ئەو سپەیسە نێوان جوینتەکانمان. ئەمە نیشانەی ئەوەیە کە کارتلێج لۆسە واتە داڕمانی کارتلێجەکانمانە کڕکراگەکانمانە. ئێماڕایمان هەیە ئەوەیان ئیمەجەکەی بڕێک بە دیتێلترا ئیسۆفتیشۆکان وەکو کارتلێج و لیگەمنت. وەرا سیتیسکانمان هەیە کە ئەویش ئیمەجەکەمان بە 3D پیشان دەداتن.
فەرقە چی نێوان ئەو دوو فیلمە بکەین ئەکسڕەی لە بۆ جۆینتەکانمان ئەوانە نی جۆینتن لێرانە ئەمە نۆرمال جۆین سپیسمان هەیە لە بۆ کەسێکی ئاسایی جۆین سپیسێک هی نی جۆینت دەبێتن 3.5 میلیمەتر بیتن ئەگەر کەمتر لەو حجمە بیتن ئەوە یەکسەر دەزانین ئەو لۆسی کارتلێج ڕوویدایە واتە داڕمانی یەخود داڕوخانی کڕکراکەکانمانە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە تووشی ئۆستیۆئارترایتیس ببین کاتەمە لە کۆتاییدا دەڵێن ئۆستیۆئارترایتیس تەنها نەخۆشیەک نییە یعنی کە پەیوەندی بە بەشی پزیشکی و طبیەوە هەبی بەڵکو بە هەمان شێوە کێشەیەکی میکانیکیشە واتە پەیوەندی بە فیزیاشەوە هەیە ئەو شێوازەی یاخود ئەو ڕێگایانەی کە فۆرسەکان تەئسیری هەندەبی لەسەر جۆینتەکانمان وەڵۆکی سەرەکی هەیە لەوەی کە چۆن کارتلێجەکەمان دادەخورێن بە تێگەیشتن لە جۆینت میکانیکس و هەروەها بەکارهێنانی مێدیکال ئیمێجینگ تاوەکو ناوەوەی جۆینتەکانمان ببینین دەتوانین دەستنیشانکردنی پێشوەختەی ئۆستیۆئارترایتیس بکەین بۆ ئەوەی یعنی زووتر چارەسەری وەربگرین کاتە ئەم تێکەڵەیە فیزیا و مێدیسن فیزیکس ئان مێدیسن یارمەتیتمان دەداتن لە بۆ ئەوەی کە جۆینتەکانمان سەحەتی جۆینتەکانمان پارێزین و هەروەها ئیمپڕۆڤی کواڵیتی لایفمان بکەین لە کۆتاییدا سوپاس بۆ گوێگرتنتان هیوادارم هەموو لایەکتان سوودمەند ببن و دوور بن لەم جۆرە نەخۆشییانە